بەهێزترین کاندیدی ئەم هەڵبژاردنە کێیە؟ کام کاندید زۆرترین دەنگ کۆ دەکاتەوە؟ لەگەڵ نزیکبوونەوە لە وادەی بەڕێوەچوونی هەر هەڵبژاردنێک زۆرترین پرسیار کە دەکرێت لەبارەی ئەو کاندیدەیە کە بەهێزترینە و دەتوانێت زۆرترین دەنگ کۆ بکاتەوە و پایتەخت میدیاش ناسنامەی بەهێزترین بربژێر ئاشکرا دەکات کە پێشبینی دەکرێت ڕێکۆردی زۆرترین دەنگ لەسەر ئاستی بازنەی هەولێر تۆمار بکات. پایتەخت میدیا بە پشتبەستن بە چەندین بەدوادەچوون و ڕاپرسی سەنتەرەکانی توێژینەوە و نووسینگەی هەڵبژاردننی حیزبەکان بۆی دەرکەوتووە لەم هەڵبژاردنە دکتۆر سەفین یاسین سەرۆکی یانەی هەولێر زۆرترین دەنگ لەسەر ئاستی بازنەی هەولێر بەدەست دەهێنێت بە جۆرەیەک دەبێتە کاندیدی یەکەم لەسەر ئاستی تەواوی هەرێمی کوردستان. زانیاریەکان وا دەری دەخەن لەم هەڵبژاردنە زۆرترین دەنگدەر لە بازنەی هەولێر متمانەی خۆیان بە دکتۆر سەفین یاسین دەبەخشن و هۆکارەکەشی بۆەوە دەگەڕێتەوە کە ئەو کەسایەتیە خێرخوازە ماوەی دێن ساڵە بەبێ وەستان خزمەتی خەڵک دەکات و بەڕاستگۆیی و دڵسۆزی ناوبانگی دەرکردووە. خزمەتەکانی دکتۆر سەفین یاسین دروستکردنی نەخۆشخانە و قوتابخانە و یاریگای وەرزشی تا نۆژەنکردنەوە و هاوکاریکردنی هەژاران و نەخۆشان و چەندین کاری دیکەی خێرخوازی لە خۆی دەکرێت. ئەم کەسایەتی هەولێر دوایەوەی پۆستی سەرۆکی یانەی هەولێری لە کاتێکی سەخت و هەستیار وەرگرت لە سەرگیرفانی خۆی نزیکەی 2 ملیار دیناری خەرج کردووە. ئەمەش تەنها لە پێناو ئەوەی شکۆی یانەکەی قەڵاو منارە بە گەورەی بپارێزێت و یانەکە بگەڕێتەوە ڕیزی باشترین یانەکانی خولی عێراق. لە سەرەتایە مۆرزەش ئەنجامەکەی دەرکەوت و یانەی هەولێر سەر تۆپی یانەکانی خولی عێراقی گرتووە. هەموو ئەم کارانە وایان کردووە دکتۆر سەفین یاسین ببێتە کاریگەرترین و بەهێزترین کاندیدی بازنەی هەولێر و گەنج و پیر بەیەکەوە بەڵێنی پشتیوانی خۆیان بۆ ئەم کەسایەتی خێرخوازە دووپات بکەنەوە و هەر ئەو بە نوێنەری ڕاستەقینەی خۆیان بزانن. نایناسم بەگوتن سەرۆکی نادی هەولێرە و بەسەری خستیە و ئەمەش خزمەت دەکەین بەڕێزی. دکتۆر سەفین یاسین بەڵێنی بە دەنگدەرانی داوە دوای چوونیشی بۆ پەرلەمانی عێراق لە کارە خێرخوازیەکان و لە ئەرکی سەرۆکی یانەی هەولێر بەردەوام بێت و بەراورد بە پێشتر خزمەتی زیاتر بکات.